لە نێو ئەم بازارە جەنجاڵ و قەڵەباڵخەی دارەستاوەکەی سلێمانی لە سوچی دوکانێکدا ئەم پیاوە بە تەمەنە هەیە. حاجی قادر تەمەنی گەیشتووە بە 127 ساڵ و تا ئێستا بە قاچەکانی خۆی ماوەی 30 ساڵە لەسەر ئەو مێزەدا کاری ڕۆژانەی فرۆشتنی شریتی هەمە جۆرە. زۆری تەمەنەکەی حاجی قادر ڕێگر نییە لە بەردەم هاتن و چوونی بۆ سەر کارەکەی، چونکە دەڵێت بەهۆی ئەوەی تەندروست ژیاوە زۆر بە کەمی نەخۆش کەوتووە. ئێستا چەند ئیش گۆڕیوە؟ وڵی پێش فەداعەتیم کردووە، چواریم کردووە، سەوزی فرۆشیم کردووە. لە ساڵی هەفتاکانەوە دەسم لێ هەڵگرتووە خەریکی ئێمە لە هەفتاکانەوە. هەموو ڕۆژێک حاجی قادر تا دوای بانکی نیەوەڕۆ بە دیار شریتەکانیەوە دادەنیشێت و جاروباریش چایەکی ڕوون دەخواتەوە. ئەو دەڵێت ئیشکردنەکەی بۆ بێتاقەتیە و پیاو لە ماڵ وەڕز دەبێت، بۆیە ڕۆژانە هەر چۆنێک بێت بەپاس خۆی دەگەێنێتە شوێنی کارەکەی. بەخوا کەمکەمە نانەخۆم بەس میوە زۆرە خۆم، میوە زۆرە خۆم و زۆر هینیشم نییە، تەماحم نییە. ئێستا ئارەزوو ئاواتی تۆ چییە ئێستا لە ژیانەکە ماوی؟ والله ئارەزوو ئاواتی من ئیلا ئەو قەبر و قیامەتە نوێ نییە. بەخوا کە لە پرێکە لێمەیە ئەنا بەهێنم ساخە، بەس نەخۆشیەکەم ئەوەیە کە لە پرێکە ئەکەوێتێ بیرم ئەو قەبر و قیامەتە، ئەو مردن و قەبرەکە بەێنم مەشق شەقە کاکە لەرز. هەرێ قەستم بەخوای نەخۆشیەکەی من زۆرسی ئاوەیە. ئەوەی حاجی قادر زۆر لی پەشیمانە ئەو 127 ساڵەی تەمەنی ئەوەیە کە نەیتوانیوە خزمەتی زیاتری ئاینی ئیسلام بکات. خۆشی دەڵێت سوپاسی خوا دەکات کە تا ئێستا نوێژ و ڕۆژووی خۆی بەبێ دواکەوتن دەکات و هەرکە گوێی لە بانک دەبێت شوێنی کارەکەی بەرەو مزگەوت جێدەهێڵێت و شکری خوش دەکات لەو بڕەپارەکەمەی کە ڕۆژانە لە فرۆشتنی شریتەوە دەستی دەکەوێت کە لە 10,000 یا کەمتر تێناپەڕێت. ئەم دنیا لەبەر چاومە کەوتووەتی نەماوە، حاڵم بەلایە ناچێت. پارە بیبیان نەبێ زۆر بیان کەم خێڵمانە گاڵتەم لێ ئێمە ئەمە خەڵکە هەوڵەیە بم لایە هەڵ بۆ دوو دوکانی هەیە و هەوڵی دوکانێکی کەیەتی وەڵام من گاڵتەم لێ. ڕۆژانەکە دەستکەوێتەوە هیچی تر وەرە وەڵا ڕۆژی وایە دوو ڕۆژیم ستا ناکەم، بەس ڕۆژی وای شێ قەرەبووم بۆ کاتەوە ببیان نەبێم بە خەیاڵمان ناوێت. شوێنی مێزی کارەکەی حاجی قادر بچووکە و لە سوچێکی ئەم دوکانە ڕێگەیان پێداوە کار بکات. دراوسەکانی دەڵێن حاجی قادر بە قسە خۆشەکانی ڕۆژانە هەمووانی خۆشحاڵ کردووە، ڕێزێکی تایبەتیشی دەگرن و بەردەوامی شاوکاری دەکەن لە کاروباری ڕۆژانەیدا. ئەم پیاوە بەیانیان زوویە تا نیوەڕۆ نەگەڕێتەوە بۆ ماڵەوە. بە قسەی خۆشی نزیکەی 40 ساڵە لێرەیە. ئێمەش چەند وەختە لێرە تقریبا ئێمەوە بۆ 13 ساڵەچە لێرەین. ڕۆژانەیەتە ئێرە دانیشین باسی بەسەرهاتی ڕابردوویەکە کۆنیەکە دایم بەیەکۆین ئاگامە لە ژیانەتی ئاگامە لە وەسعەتی. سپاس بۆ خوا پیاوێکی زۆر بێوەی زۆر باشە، یعنی ئێمەش دڵێکی تەواومە زۆر پێی خۆشە. حاجی قادر دەڵێت خەڵکی بانەی ڕۆژهەڵاتی کوردستانە و لە پێش ڕاپەڕینەوە هاتوونەتە کوردستان لە ژیانیدا چەندین جار کارەکەی گۆڕیوە و دواکاریشی فرۆشتنی شریت بووە کە ماوەی 30 ساڵە لەسەری بەردەوامە. 127 ساڵ ژیان بۆ حاجی قادر وەکو هاتنە ژوورەوە چوونە دەرەوە لەم دەرگایەوە بووە، بەڵام ئەوەی کە ئێستا زۆر لی پەشیمانە ئەوەیە کە نەیتوانیوە زیاتر خزمەت بە دین و لایەنە دینی و بابەتە دینیەکان بکات. پامیار ڕسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.